بازرگانی کردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە کەرکووک بووە بە دیاردە و مەترسی تەواوی لە سەراسایشی کۆمەڵایەتی دروست کردووە. هەرچەندە هەوڵەکان بە مەبەستی ڕێگری لە بازرگانان و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەردەوامە. بەڵام ئامارەکانی ساڵی ڕابردوو ئاماژەی مەترسیدارن بە تەشەنەسەندنی ئەو مادانە. مناقشة موضوع انتشار ئێمە ناڵێن هەموو عێراق بەڵکو هەموو وڵاتانی جیهان بەدەستی مادەی هۆشبەرەوە گرفتار بوون. سەبارەت بە کەرکووک دەتوانین بڵێن بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق کەمترین بڵاوبوونەوەی ڕێژەیی هەیە. هۆکارەکەشی ئەوەیە پشت بە زانیاری هاوڵاتیان دەبەستین کە هێزە ئەمنیەکان و بەشی مادەی هۆشبەرەکان ئاگادار دەکەنەوە لە بوونی هەر حاڵەتێک کە گومانی مادەی هۆشبەری لێ بکرێت. بەڵگەشمانەوەیە لە ماوەی ڕابردوو بە هاوکاری هاوڵاتیان هێزەکانمان دەستیان گرت بەسەر زیاتر لە 16 ملیۆن حەبی ترامادۆڵدا چەند کەسێکیشیان دەستگیر کرد. بە پێی ئامارەکان لە ساڵی ڕابردوو زیاتر لە 300 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە کەرکووک دەستگیر کراون. جگە لەوەی دەست بە سەر هەزاران پارچە حەپی ترامادۆڵیش داگیراوە. مامۆسایانی زانکۆ و چالاکوانانی مەدەنی ئاماژەی مەترسیدار سەبارەت بە تەشەنەسەندنی مادە هۆشبەرەکان لە کەرکووک دەخەنە ڕوو. بەڕاستی دیارە مەترسی بڵاوبوونەوەی مخدرات کەمتر نییە لە بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. دیارە حکوومەت عێراقی بەم مەترسیەی زانیوە بۆ ئێستا کەوتوتە خۆی چەند نووسراوێکی ئاراستەی هەموو وزارەتەکان کردووە لە وزارەتەکان شۆدا بەزی بۆ پارێزگاکان دەبێ هەوڵەکان چڕوپڕ بکرێتەوە بۆ نەهێشتنی مخدرات یان کەمکردنەوەی مادەی هۆشبەر لە کەرکووکدا بووەتە دیاردەیەکی زۆر مەترسیدار بە ئاستێک کۆمەڵگەی کەرکووک لە گەیشتۆتەوە ئاستەکە لە مەترسیدایە. کەیسەکانی مادەی هۆشبەر لە 300 کەیس بەسەرەوەیە. نزیکەی دەگەڕێکی کوردی لە کەرکووک بە مادەی هۆشبەر پڕکراوە و ڕۆژانە و هەفتانە بە کۆمەڵ باند و تاوانبار و بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەگرترێت. هەرچەنە ڕێکارەکان بەردەوامە لە ڕووی یاساییەوە، بەڵام کێشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ناجێگیری دۆخی ئەمنی و ناجێگیری دۆخی ئیداری کەرکووک وای کردو کۆمەڵگەی کەرکووک لە مەترسیدا بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر. جگەل لە زیادبوونی بازرگانان و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە شارەکە، هاوکات کەرکووک بووەتە ڕێڕەوی بازرگانی و هێنانی ئەو مادانە لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق بۆ هەرێمی کوردستان. هێزامنیەکانیش چەندین جار هۆشداریان داوە لەوەی کەرکووک لە ژێر مەترسی مادە هۆشبەرەکاندایە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.